ئاهەنگێکی جەماوەریە بۆ بەرزڕاگرتنی یادی هیجرەتی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت لەگەڵ هاوڵانی بەشێکی چین و توێژەکانی هەڵەبجە بەشدارن و وەک خۆیان دەڵێن باسکردن و یادکردنەوەی هیجرەتی ئەو سەروەرە زیاتر ئیمانیان پتەوتر دەکات و گەشتنی ئاینی ئیسلام بۆنەوەی ئێستا ئاشنا دەکات. ئێستا لە هەر کاتێک زیاتر پێویستیمان بەوانەکانی کۆچە، پێویستیمان بە توێژینەوەیە، پێویستیمان بە سازکردنی ئاهەنگی لەم شێوازەیە بۆ وەرگرتنی پند و ئامۆژگاریەکانی کۆچ و دانی بەگوێی گەنجان و لاوان لە هەردوو ڕەگەز بۆی کە بتوان عیبرەتی لێ وەربگرن، بۆی کە تەفانی بکەن بتوێنەوە لە پێناوی ئامانجەکانیانە، بتوان کۆچ بکەن لە پێناوی مەبدەئە، بتوانن وانەکان وەربگرن و خۆمان بینە کاراکتەری تۆمارکردنی داستانی ڕەوشت. هەڵەبجە تا مەدینە درودە گوڵبارینە ناونیشانی ئاهەنگەکەی مەڵبەندی هەڵەبجەی کۆمەڵی دادگەری بوو بۆ یادی هیجرەتی پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت. ئامانج لە ئاهەنگەکەش بیرخستنەوەی وانەکانی کۆچە بۆ گشت لە یەکتاک و لە کار و کردەوەی ڕۆژانەدا کاری پێ بکەین. ئەمە وەرچەرخانێکی گەورە بوو کە پێغەمبەری خوا کردی لە ژیانی خۆیە، زێدی خۆی جێهێشت بۆ ئەوەی بتوانێت لە مەدینە دەوڵەتێ دروست بکە کە ماوەیەکی زۆر بخایەنێ دەوڵەتێکی بەهێز بێ و بتوانێت لە ماوەیەکی کورتا لە مەدینەوە ئینتلاق بەو ئاینەی بکات و زۆربەی دورگەی عەرەبی ئەو ئاینیان لە ماوەیەکی کورتا پێگەی. ئێمە ئەمشەو ئامانجمان بوو ئەو ڕووداوە بەرز ڕاگرین و بیری خۆمان و ئەو خەڵکە بەڕێزەشی بخەینەوە کە ئامادە ئەبێ کە ئەمشەو شەوێکی گەورەیە. ئەمە گرنگە کە نەوەی نوێ فێر ببێ لێەوە دەرسەکانی کامانن، وانەکانی کامانن. مسلمان ئەبێ لە قۆناغەکە جیاوازەکانە چۆن هەڵسو کۆت بکە، ئەبێ چۆن فەرمانبەرایەتی ڕابەرەکانی بکە، فێر ببێ ینی هەموو کاتێک وەکو یەک بیر نەکاتەوە، فێر ببێ کە قۆناغەکان گۆڕانکاریان تایە. ئەگەر ئێمە سەیری بانگەوازی پێغەمبەر بخوێن عەلەیهی سەڵات وەسەلام هەر لە شاری مەکەیە دوو قۆناغی لەخۆ گرتووە. ئەم جا بەجێهێشتنی مەکە و ڕووکردنە مەدینە قۆناغی تازی لەخۆ گرت. ئەمە ئەتگەیەنێتە لووتکە فێرمانەکە کە چۆن نەوەکان پێویستە لەجێ ڕێنمایی گەورەکانە بن. کۆمەڵی دادگەریە میشە وەک لایەنێکی ئیسلامی کوردستان سەرجەم بۆ نەو چالاکی ئیسلامیەکان بەشکۆوە بەرز ڕادەگرێت. ئەوەش وەک بەشێک لە ئاینداری خەڵکی کوردستان و هەوڵەیەک دەبینێت بۆ بەرپەرزدانەوەی بیر و مۆدێلە هاوردە و نامۆکان. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.